بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ نزیکبوونەوەی بەڕێوەچوون یەکەمین دانیشتنی خوری نوێی پەرلەمانی عێراق مارەسۆنی لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی دەستی پێکردو وا بڕیارە نوێی ئەم مانگە یەکواتە یەکشەممەی داهاتوو یەکەمین کۆبوونەوەی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق بەرەو بچێت و پەرلەمانتاران سوێندی یاسایان بخۆن. لە ئێستاشدا گفتوگۆی لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەت دەستی پێکردووە لە سەراستی کوردستان ئەمڕۆ کۆبوونەوەی پارتیویەتی بەڕێوەچووە بە پێی ڕاگەنداوی کۆبوونەوەکە بڕیاریانداوە کە بەشاندێکی و بەش سەردانی بەغدا بکەن و کارنامەیەکیان دەبێت لە سەراستی سوونەکانیش بڵین لە نێوان هاوپەیمانی محەممەد حەلبوسی و خەمیس خەنجەر هاوپەیمانێتێکی 64 ئەندامی پەرلەمان پێکاتووە لە سەراستی شیعەکانیش گفتوگۆکان بەردەوامە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان عەبدولعەزیز حەسەن پەرلەمانتاری پێشووی عێراق لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هۆزر و لێکۆڵینەوەی استراتیجی باس لە وردەکاری مارەسۆنی لایەنەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق دەکەین. سوپاسی میوانەکانمان دەکەین کە عەبدولعەزیز بەخێر بێت لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. نوێی مانگ کۆبوونەوەی یەکەمی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بەڕێوە دەچێت ئەمە وای کردووە نزیکبوونەوەی و کۆبوونەوە گفتوگۆی لایەنەکان چرتر بێتەوە بۆ پێکهێنانی حکوومەت. بەڵێ سەرەتا سواس بۆ جەنابێت وە سڵاو و ڕێز بۆ بینەرانی عزیز و بۆ میوانە بەڕێزەکەش دکتۆر عوسمان. ئەوەی کە پەیوەستە بۆەوە ڕاستە لە نوێی مانگ بڵێمەکەم جەلسەی پەرلەمان ئەکرێ بەڵام ئێستا ئەو هاتوچۆیانە چڕ بۆتەوە لە نێو لایەنەکان بەڵام ئەوە ناگەیەنێ کە تا نوێی مانگ هەموو شتێک تەواو بێ جارێک کات زۆر لە بەردەمایە بە پێی ینی بە پێی بۆچوونی من لەبەر ڕاستە تەحالفی سونە بۆ خۆیان لە ناو خۆیانە ڕێکەوتون و تەحالفی کوردستانیش ئەوە بە یەکەوە یەکێتی و پارتی وەکو دوو هێزی سەرەکی چەند کۆبوونەوەیەکیان کردو و لوژانی مشتەرەکیان هەیە و پرۆژەیەکی هاوبەشیش هەیە. پرۆژەیەکی دوو پرۆژە هەبوو هەردوو پرۆژەکە ئێستا خەریکە بێتە پرۆژەیەکی هاوبەش لە نێوان یەکێتی و پارتی بەڵام ئەوە جارێک قسە لەسەر زۆر شتتر کراوە بۆ ئەوەی ئەو ئەتیفاقە سەرەکیە بکرێ بۆ هەم با بڵێم بێت لە پرۆژە هاوبەشەکە بۆ استحقاقاتی یەکەم لە نێوان پارتی و یەکێتی بۆ استحقاقاتی سەر ینی ئەوەی کە هەیە و دووەم بۆ ئەو استحقاقاتی ئەوەی کە ئەڵێن دەستوریە ئەوە پەیوەندی بە پرۆژە هاوبەشەکەەوە هەیە بەڵام تەفاهماتی یەکلایەنە هەیە. مەسەڵەن ئێستا پارتی دیموکراتی کوردستان تەفاهماتی لەگەڵ سەدرەکان لە هەندێک بوارە تەفاهمات تا ڕادەیەک بوارەوە لەوەی بە پێی ئەوەی ئێستا ململانەیەک لە نێوان ئیتاری تەنسیقی و کوتلەی سەدری هەیە ماڵی شیعە تا ئێستاە گرتوونیە کورد بەگشتی بە یەکێتی و پارتیشەوە لە هەوڵی ئەوەیان ئەگەر بە یەکیشەوە بڕۆن بۆ بەغا ئەبێ با بڵێم سەدرەکان و لایەنی تەنسیقی حەدی ئەکسەر ئەبێ بە یەکەوە ڕێکەوتنیان هەبێ یا ماڵی شیعە تا ڕادەیەکێک بخرێتەوە چکە بەبێ ئەوە بە شێوەیەک بە تەوافق نەبێ ئەو حکوومەتە تەشکیل نابێ لە سەرنجام. ڕاستە سەدرەکان تا ئەم لەحزەیە زەخت لەوە ئەکەن و پێدا ئەگرن لەسەر ئەوەی کە حکوومەتێکی ئەغلەبیە دروستکەن بەڵام ئەو ئەغلەبیەی ئەوان ئەیانەوێ ئێستا بەو شێوەیە دروست نابێ کە ئەوان ئەیانەوێ ئەوێ حکوومەتێکی ئەغلەبیە بێ و ئیتاری تەنسیقی معارەزە بێ ئەوە کێشە و گرفتی گەورە لێکەوێتەوە چکە ململانەکان قوڵتر ئەبێ باش و چەک لە مەدانایە باشە بەزەوە بۆ کورت بۆ یەکێتی و پارتی باشە کە دەڵێن دەبێت شیعەکان خۆیان ڕێک بکەون جاچی سەدرەکان بێت لەگەڵ چوارچێ هەمانگی شیعەکان ئینجاوان بڕۆن لەگەڵیان گفتوگۆ بکەن ئەو کاتێک هیچ کارتێکیان بەرەستەوە دەمێنێت پارتی یەکێتی کێشەکە لەوەیە تۆ بێ حکوومەتێکی سەقامگیر لە عێراقا دروست بێ ئەگەر حکوومەتێکی سەقامگیر دروست نەبێ تۆ ناتوانانی استحقاقاتی خۆت بەدەست بێنی و ناتوانانی لە دانوستانەکانیشە بتانی لەگەڵ مرکزێکی قەرارە قسە بکەیت. حکوومەتی سەقامگیر بەچی دروست دەبێت؟ بە حکوومەتی سەقامگیر من پێم وایە ئێستا ڕاستە ئەو تەوافقەی پێشتر ئەو کولتورەی پێشتر بە شێوە تەوافق بوو بەڵام سەرنجام لە ناوەڕۆکە لە ناخە کێشە و گرفتی ململانەی زۆری تیابوو لە نێوان شیعەکان لە نێوان کورد لە نێوان سونەیش بەڵام ئێستا ململانێکە لە ناو شیعە قوڵتر بووە لە ناو سونە کەمتر بووە لە ناو کوردیش کەمتر بووە بۆیە کورد وەکو کورد بە پرۆژەیەکی هاوبەش ئەچێتە بەغا پێویستی بەوەیە حکوومەتێکی سەقامگیری بەهێز هەبێ لە بەغا ئەگەر حکوومەتێکی لاواز هەبێ لە بەغا
بە تایبەت حکوومەت کێ تەشکیلەکە سەرۆکی وەزیران کێیە لە مەکەونی شیعەیە بۆیە ئەگە شیعەکان لە ناو خۆیانە ناکۆک بن زۆر وەکو ئێستا ئەکرێت ئێستا حکوومەتێکی ئەغلبێت دروست بکرێ بەڵام لە ناو ئیتاری تەنسیقیش کۆمەڵێک لایەن لەگەڵ ئەو حکوومەتەیە بێ یا تەفاهمێک حدی ئەقل لە نێوانیانە هەبێ بەڵام بەو شێوەیە کە ئێستا حکوومەتێکی ئەغلبیە تەنیا شیعە لە لایەنی سەدری دروست ببێ ئەوە زەمان نییە بۆ کورد. بەڵێ سوپاس دەکەم دەگەرم وڵات کاک دکتۆر عوسمان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزشت دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم دوای دەستنیە سەردۆخی عێراق بەس بە نسبەت کۆبوونەوەی پارتی ویکێتی کە ئەمڕۆ کۆبوونەوە وتیان بە شاندێکی هاوبەش دەچن و پرۆژەیەکی هاوبەشیان دەبێت بەفیعلەن پارتی ویکێتی گەشتونێتە ڕێکەوتن بۆ مامەڵەکردن لەگەڵ بەغدا و ناوخۆیان خود کێشەی گەورەش لە نێوانیاندا هەیە. بە ناوی خودای گەورە و میهرەبانەوە سڵاو لە بینەرانت و سڵاو لە میێوانە عەزیزەکەت مامۆستا و سڵاو لە جەنابەت حەکیم. بەڵێ یعنی تا ڕادەیەک هەر وەکو مامۆستا عەبدولعەزیز وتی ئەترافی کوردی تا ڕادەیەک جۆرە بۆچوونی هاوبەشەیە لە بەغدا داوای چی بکەن ئەوە ئینە بەڵام حتا ئەو مەسلە حتا ئەمڕۆ ئەو شتە گەڵاڵە نەکراوە بە شێوەیەکی کۆتایی تاکو ئەم ڕۆژەش کە دەرچوون لە وەفد هەردوو وەفدەکە کە دەرچوون لە کۆبنەوەکە بە شێوەی گشتی قسەیان کرد ئەوە وەکو من وەکو خوێنەوارێک وەکو جۆم لێبێ زۆر ئیطمئینانم ناداتێ ئایا ئەو پرۆژە هاوبەشە چییە و لەسەر چی چونکە ئێمە ئاگادارین حتاکو وەختێکی زۆر زوو چەند ڕۆژێ پێشستا پارتی کێشەیە بوو لەسەر بەرهەم ساڵح وەکو دکتۆر بەرهەم بمێنێتەوە وەکو سەرۆکی کۆمار لەبەر ئەو شتانەی کە ڕوویدا لە 2010 و لەبەرەوەی لە 2 هەفتە بەلێ ئێستا وەکو سەرۆک کۆمار ئەڵێن ڕۆڵێکیا بووە لە دانی 2 مەقعد لە پارتیە و بۆ یەکێتی پارتی ناڕەحەتە لی و لەبەر چەند هۆیەکی تر بەس پێی ئەچێ لەبەر ئەوەی کەوا کۆدەنگیکی ئەقلیمی و دووەلی هەیە لەسەری بە تایبەتی ئەمریکا وەکو دیارە ئێرانش کێشێکی سەرەکی نییە لەسەر بەرام احتیمالە پارتی ئەوە قبول بکە بەڵام حتاکو ئەمڕۆ بۆ قبولکردنی ئەوە داوای شتی تریە کرد اینجا ئەو شتانە لە ڕۆژ لە ئەعلامە ئەیبینین ئەڵێ یەکێ لەوانە بالمقابل لە بەرەوەی پارتی استحقاقی زۆرە بە جۆرەی ئەو دەنگانەیەتی ئەو ئەندامانەیەتی لە بەغدا ئەبێ 2 وزارەتی سیادیەکەی بەغدا ئەو وەرگرێکە لە پێشایەکێکی بۆ یەکێتی چووە ئەمە هەیە و دەربارەی محافظی بە پارێزەری کەرکووک پارێزگار لە کەرکووک وەکو دیارە پارتی نوێنەرێک حەزێک لە ناو یەکێتی فەرەیدون قادر بێ کە ئەندامی کۆنی مەکتەبی سیاسی یەکێتی بووە و ئێستا نێزگە لە کاک مەسعود و خۆی بە بەردەوام ئەڵێ من کاک مەسعود بە سەرکردەی کوور دەزانم بەڵام یەکێتیش داوای خالید شوانیەکە ئایا ئەمڕۆ ئەمان گەیشتنە دەرەنجامێکی کۆتایی دەربارەی ئەوە نازانین ئەوە احتیمالە لە چەند ڕۆژی داهاتووە دیارە بێ مامۆستا شتێکی ترشەیە بە نسبەتی یەکرێزی ماڵی کوردی سەفارەی ئەمریکی لە بەغدا و قونسڵی ئەمریکی لەیرە بە بەردەوام لە سەرخەتە کە کورد تەنها حەلیفێکی ئەمریکایە ئەمڕۆ لە عێراقا ئەبێ بە یەکدەنگ و بە پرۆژەیەکی هاوبەش بڕوە بۆ بەغدا بەڵام لەیرەدا شتێکەیە ئایا من لەگەڵ دکتۆر لەگەڵ مامۆستا عەبدولعەزیز نیم کە سەقامگیری تەنها سەقامگیری ئەگەر لە بەغدا بێ کورد استحقاقا با بڵێن شایستە دەستوریەکانی مافە دەستورە شایستەکانی بەدەست بکات نە یعنی حقیقەتشە شتێکەیە ئەگە سەیری مێژووی پەیوەندیەکانی حکوومەتی عێراق و بزوتنەوەی ڕزگاری کوردی بکەی دائیمەن کە بەغدا
بە قووەت ئەبێت هەموو کاتێک ئەو مافانەی کە بە کوردی داوە پاشەکشەی لێکە لەبەرەوە یعنی من بەڕای من کورد ئەبێ لێرەدا ئەو ڕۆڵە نەبینێ کە زەمانی سەقامگیری بکە لە ئەخیرە مەرجعیەت هەیە لە عێراقا ئێران هەیە و ئەمریکای ئەمان هەرسێلا نایانەوێ ناسەقامگیری لە عێراقا بکرێ ئەبێ کورد ئەو بارودۆخەی ئەو پەرتەوازەی لە ماڵی شیعەیە بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی خۆی نەک بچێت وەکو بڵێ ئێستا ئەوەی ئەژنەوم لە سیاست مەدارانی کورد ئەڵێن ئێمە چاوڕێکەین ماڵی شیعەیەک لا بێت ئەمە طبعا ئەزانم ئەو خیتابەی کوردیە ڕسمیە ئەمە لە دوای ئاقانی کە سەرکردەی قودسی ئێرانیە هات بۆ بە پارتی و یەکێتی و بە حەلبوسی وتی ئێوە مووقف وەرمەگرن لەگەڵ سەدر طبعا ئێران کە ئەو شتە بە قیادەی کوردی و بە قیادەی سوناڵێ لە بەرژەوەندی خۆیەتی کورد ئەبێ چی بکە ئەوانەی کەوا لە بەرژەوەندی خۆیەتی بەداخەوە ئێمە لە دوای 2023ەوە هیچ کاتێک قیاداتی کوردی لە بەرژەوەندی خۆمان بەرژەوەندیت نەتەوەیەکان و نیشتیمانیەکانمان نەکردێتە ئەولەویەت بەڵکو ئەمریکا چی بێ ئێمە وتە ئەومان کردووە یان ئێران ئەمڕۆ چیمان پێڵێ ئێمە ئەواکەینێ نا بە بۆچوونی من کورد ئەبێ لە پەرتەوازەی ماڵی شیعە سوود وەرگێت و واضحشە بێن و بەرژەوەندی کورد لەگەڵ چیلایەکە بێ ئەوە بکات دەگەڕێم وڵات دکتۆر بەڵێ دەگەڕێم وڵات بزانین پرۆژەکە چی تێدا پرۆژاوە بەشەکە وەرەسەرەوەش کە بۆچی وردەکاری پرۆژاوە بەشەکەی پارتی و یەکێتی دیار نییە کە عەبدولعەزیز سەبارەت بە پۆستەکان پێ دوای کێشەیە لە نێوان پارتی و یەکێتی کە تا ئێستا بڵین وردەکاری پرۆژاوە بەشەکەش دیارە لە بەغداد ینی ئەوەی کە بەرەزوتت دوو پرۆژەوە سەیەک پرۆژەی لێ دروستکراوە چی لە خۆگرتو بڵێ پێشەوە بێمە سەر ئەو وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە بۆ تۆزێ ڕوونکردنەوە ئەدەم بەرامبەر بەو قسەیە کە کردم بۆ سەقامگیری عێراق من مەبەستمەوە نییە کە ئێمە ڕۆڵی کاریگەر ببینین بۆ ئاشتەوایی نێوان شیعەکان بەڵکو من مەبەستم ئەوەیە کە سەقامگیری لە عێراق یعنی مەبەستم ئەوەیە عێراق دەوڵەتێکی فدرالی دیموکراتیە و ئەو حکوومەتەی کە دێتە تەشکیل ئەبێ ئەو حکوومەتە دەبێ حکوومەتێک بێ سەقامگیر بێ بۆ ئەوەی ئێمە بتوانین استحقاقاتە دەستوریەکانمان جێبەجێ بکەین تۆ لەگەڵ حکوومەتێکا کە ئاژاوی تیابێ وڵاتێک ئاژاوی تیابێ فەوزای تیابێ تاسیریەیە من بەشێکم لە وڵاتە ینی من لەو ڕوانگەیە وتم حەزەکەم بۆ ڕوونکردنەوە بەڵام سەبارەت بە کەوتە دوو پرۆژە بۆ ئێستا لێک دراوە چی لە خۆگرتووە پرۆژەکە هاوبەشە بەڵێ پرۆژەکە هاوبەش ئەبێ لە نەتیجە و هێزە کوردستانەکانیش لە نەتیجە ئەبێ ینی با بڵێم موافقە بکەن لەسەری ئەو پرۆژەیە پەیوەندی بە استحقاقاتان دەستوریانەوە هەیە کە ینی استحقاقاتی دەستوریە و جێبەجێ نەکراوە ئەبێ بە یەکگرتووی لە بەغاوەک و یەک خطابی سیاسی هەبێ لە بەغا و با بڵێم بە یەکگرتوویش لە ناو پەرلەمانە بتانی ئیشی لەسەر بکەی بە بەرنامەش ئیشی لەسەر بکەی بۆ جێبەجێکردنی لە داهاتووە ئەمە پرۆژەیەکی هاوبەشە بەڵام ئەوەی کە پەیوەندی بە خلافاتەوەیە بڵێ خۆ خلافات هەیە ئێمە خلافات تا ئێستا قسە نەکراوە لەسەر ئەوەی وەکو دکتۆر عوسمان وتی بڵێ لەسەر سەرۆکایەتی کۆمار احتیمالە تا ئێستا قسە لەسەر نەکراوە بەڵام پێشتر هەندێک ئارا هەبوو ئێستا یەکەم جەلسەی ینی با بڵێم یەکەم کۆبوونەوە بوو لە نێوان پارتی وەکێتی خەتی عام باس کراوە بەڵام لە ڕۆژانی داهاتوو لەسەرەوەش قسەکرێ ئەم جارە کورد نیازێتی بە یەک سەرۆک کۆمارەوە بە یەک هەڵبژێردراوی سەرۆک کۆمارەوە بڕۆ بۆ ینی ناچێتەوەی 2010 کە ناو پەرلەمان هەڵبژاردننی بۆ پێم وانە تاوەکو ئێستا یەکێتی و پارتی بەو شێوەیە قسە لەسەرەوەکان کە بە یەک هەڵبژێرا و بڕۆنە بەغا وەکو ئەوەی چۆن بە یەک پرۆژەی پارتی و خۆی سەرۆک کۆماری دەوێت بۆ خۆی یاخود بۆ ئەوەیە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد بۆ نمونە پێشتر سەر لە کابینەکەی کازمی سێ وەزارەت هەیە وەزارەتی دەرەوە لای پارتیە وەزارەتی ئاوادانکردنەوە شتیزێکن لای پارتیە وەزارەتی دادلایەکێتیە
لەگەڵ جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق پارتی دەوێت هەموو پۆستەکانی حکوومەت و پەرلەمان بۆ خۆی بێ لە بەرامبەر سەرۆک کۆمار سەرۆک کۆمار بەرامبەر سەرۆکی هەرێمەوە لە بیرمان نەچێ ینی پێشتریش کات خۆی لە نێوان پارتی وەکێتی ئەو اتفاق استراتیژیە کرا سەرۆکی هەرێم بۆ ئەوە بێ بۆ لە هەرێم بێ وە سەرۆکی بۆ پارتی بێ وە سەرۆکی کۆماریش بۆ یەکێتی بێ نەماوە ئێستا پارتی دڵی ڕێکەوتنی استراتیژی نێماوە ئەو ڕێکەوتنە هەڵوەشاوەتەوە بەرپرسانی پارتی پێش ئێستا ئێمە لە چەند ڕۆژی پێش ئەوەین کە بڕۆین بۆ بەغا بە یەک پرۆژەی هاوبەش حتمما هەموو ئەو بابەتانە گفتوگۆی لەسەرەکرێ وەکو یەکێتی قسەی خۆی هەیە لەسەرەوە یەکێتی پێداگریەکە لەسەر سەرۆک کۆمار چکە هەتا وەکو ئێستا سەرۆکی هەرێم سەر بە پارتی دموکراتی کوردستانە و سەرۆکی کۆماریش وەکو عورفێکی لێ هاتووە دەبێت سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بەڵام لەسەر ئەوەی ناوەکە ئایا پارتی ڕازیە پارتی ڕازی نییە ئەبێ هەموو لایەنە کوردستانەکان بە یەکەوە ڕازی بن لەسەر ئەو کەسایەتیەی کە هەڵ ئەبژێرێ بۆ سەرۆک کۆمار و دوای ئەوە تەوافقی لایەنە سیاسەکانی عێراق و طبعاً ئەقلیمیشی ئەوێ و دەولیشی ئەوێ هەمووی دەوێ و پۆستانە بۆ سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کۆمار و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەپێی ئەو عورفەی کە پێشتر هەبووە و بەپێی ئەو بارودۆخی کە ئێستا عێراقتیایەتی حتمما ئەوەی ئەوێ یعنی تەوافقی سون شیعە کورد ئێرانی ئەمریکی نازانم ئیمارات بەڵێ لەسەر هەر سێ ڕیاسەتەکە وایە ئەم سێ ڕیاساتە ئێستا بە یەک پاکێجە بێ و ئەو پاکێجەی کە هەر سێ ڕیاساتەکەی تایە ئەو تەوافقاتانەی هەموو ئەوێ باش ئەی بەنسبەت وەزارەتەکانەوە پێ دوایە وەزارەتان ئەم جارە سێ وەزارە زیاتر بە کورد بدرێ یاخود هەروەکو پێشووتر وەزارەتێکی سیادی بۆ نمونە وەکو دەرەوە بێ وەزارەتێکی خەدەمی و بڵێن وەکو وەزارەتی دادیش بدرێتەوە بە کورد پەیوەندی بەو دانوستانەوە هەیە کە کورد بە یەک تیم بڕوا بۆ بەغا و یەک پرۆژەی هاوبەشی هەبێ ئەوە ئەبێتە مایەی هێز بۆ ئەوەی بتوانێت دەستکەوتی زیاتر بەدەست بێت بەس بۆ کورد کام وەزارەتە گرینگە هەموو وەزارەتە سیادیانە گرنگە لە نێوان بۆ وەزارەتی دارایی و دەرەوە ینی کامیان بۆ کورد باشترە هیچی بۆ کورد سوودیان بۆ من پێم وانە بۆ کورد سوودی هەبێ وەکو کورد وەکو وەزارەتەکە خۆی چکە وەزارەتێکی سیادیە پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە و ئەو کەسایەتیە کە لەوێ بێتە وەزیر ئەو ئەرکەکەی بۆ هەموو عێراقە ئەرکی بۆ کوردستان نییە بەڵام لە مەجلیسی وزەرایە لە ناو کۆبوونەوەکانی مەجلیسی وزەرایە ئەو کەسایەتیە ئەگەر خۆی کەسایەتێکی زۆر چالاک و بەهێز و ئەوانە بێ حتمما ڕۆڵی کاریگەری ئەبێ لە تەرحکردن لە پێداگرتن لەسەر هەموو ئەستەحقاقانەی کە خەڵکی کوردستان هەیەی باشە بەس ئەوەی کێتی پارتی باسییان لەوە کردووە کەوان نە لەگەڵ سەدر بەتەنیا دەڕۆن نە لەگەڵ چوارچێوی هەماهەنگی ئەمە بۆ چییە و دوایەوان ئەوان کە ڕێکەوتن هیچ بەیاخێک بە مەسەلەی بەژاری کورد دەدرێت لەو حکومەتە ئەوەی کە با بڵێم کورد بە گشتی ئێستا قسەی لە سەرکاوەیە کە ئەو تەفاهماتانە لەگەڵ هەموو لایەک بکرێ بەڵام بە پێی ئەو پرۆژە هاوبەشەی کە هەیە بەڵام بۆ ئەوەی لە یەکلایەنە نەبێ ینی تۆ تەنیا لەگەڵ سەدر ڕێکەوی لە ناو ئەحزابی شیعە ئەوە حکوومەتێکی سەرکەوتوو نابێ چکە خۆتە زانی پێشتر لە بەرنمەیەکی تریشا من باسم کرد ئێمە معارزەی ینی با بڵێم کولتوری معارزەی ئیجابیمان نییە ئەمە کولتوری معارزەی فەوزامان هەیە معارزەیەک هەیە کە بۆ ڕۆخێنەری شەکە ئەگەر هێزێکی معارزە لە ناو شیعەکانە وەکو ئەو هێزەی کە ئێستا هەیە وەلایی ببێتە معارزە حتمما بێتە معارزەیەکی ڕوخێنەری ئەو حکومەتە و حکومەتە مەودای کورت هەبێ وەکو پێشووتر لە هەموو سەردەمەکانە لە سەردەمی مالکیەوە تاوەکو ئێستا سەدرەکان هەموو هەوڵیان بۆ ئەوە بوو لە حکومەتیشا بەشدار بوون بەڵام هەوڵی جددیان بۆ ئەوە بوو بۆ ڕوخانی حکومەتەکە بوو بۆ سەرنەکەوتنی حکومەتەکە بوو لە بەرەوەی حکومەتە لە حزبی داوا بوو یعنی ئەوەمان لەبیر ناچێت بۆیە ئێستا ئەبێ وەرچەرخانێک ڕوو بدە لە عورفی سیاسی لە عێراقا بە ناوی حکومەتێکی ئەغلەبیەی وەتەنی بەڵام صاحبی پرۆژە حکومەتێک نەبێت تەنها پێک با بڵێم لە پێکەتەکان پێک بێ بە تەوافق بۆ وەزارات بێ ئەو حکومەتە چ پرۆژەیەکی هەیە پرۆژەکەی خزمەتی کێیەکە چۆن خزمەتی عێراقەکە چۆن مکافحەی فەسادەکە یعنی ئەبێ دژی گەندەڵی بێ ئەبێ پرۆژەیەکی چاکسازی بنەڕەتی بێ جا ئەمە تا چەند ئەگەر بە تەوافق نەبێ
يعني ڕێکەوتن هەموو لایەنەکان لەسەر ئەو پرۆژەیە ڕێک نەکەون کە بە جددی هەوڵی بۆ بدەن و هێزێکی معارەزەی ئیجابیش هەبێ لە پەرلەمانە کە ڕۆڵی کاریگەر ببینێ بەو شێوەیە ئەتوانین ئێمە بڵێن سەرکەوتووە بێ ئەو حکوومەتە. سوپاس دەکەم. کاک دکتۆر عوسمان سەبارەت بە بەشداری ئەم جارەی لایەنە کوردیەکان چۆنەوە چی ڕووی داوە کە ئێستا پارتی و یەکێتی ئەم جارە بەیەکەوە بڕۆن بۆ بەغدا جیاوازە لە بەشداریکردنیان یاخود ئەم جارە دەبنە شەریک لە بەغدا؟ بەڵێ مامۆستا یعنی خۆی بەڵێ ئەطرافی کوردی ئەڵێن ئێمە ئەم جارە شەراکەتمانەوێت لە حکوم، یعنی هاوبەشی لە ئیدارەدانی حکوم نامانوێت بەس شەریک بین. خۆی ڕاستی تەوێ زۆر لە ڕابردوودا ئێمە سەرۆکمان هەیە بۆ نمونە لە بەغدا، بەڵام بە جۆری دەست دوو نائیبی هەبوو و هەردوو نائیبەکەی حەقیبی تۆیان هەبوو لەسەری. ئیدەن لەیرە شەراکەتمان نەکرد. لە کاتێکە سەرۆکی عێراق کورد بوو بە دەبابە هجوم کرایە سەر کەرکووک و سەر هەرێم و سەرۆکی عێراق کە کورد بوو کە پارێزەری دەستورە نەیتوانی هیچ بکە. یعنی لە کاتێکە ئەمە لە کاتی دکتۆر فواد معسووم بوو، لە کاتێکە دکتۆر بەرهەم چەند ساڵە 4 ساڵە سەرۆک کۆمارە تعریب بکرێ لە کەرکووک. سەرۆک کۆمار هیچی پێ ناکرێت لەبەرەوەی قائیدی قوواتی مشتەرەکە لە کەرکووک لەگەڵ میلیشیاکان کە سەر بە ئێران ئوموری ئیدارەی کەرکووک بەدەست ئەوانە و دایەنێت و ئەو پەری سەربەستیان ئازادیان داوەتە ڕاکان جبووری کە ئیشی خۆی بکە لە تعریبە ئەوەی کە سەدام نەی کردبوو ئەمڕۆ ڕاکان جبووریکە. لەبەرەوە ئێمە کە باسی پرۆژەی هاوبەشەکەین بەڕاستی من خۆم حتا ئیستا ئەو پرۆژە هاوبەشەم نەبینی مەعەدا بەعزە قسەیەک ئەبێ وەفدی کوردی پێش ئەمڕۆ ئەو پرۆژە هاوبەشەی ئەعلام بکردایە بۆ کورد بیوتایە ملەتی کورد ئێمە ئەچین بۆ بەغا بەم پرۆژە هاوبەشەوە داوای ئەماکەین ئەواکەین ئەواکەین، بەڵام زۆربەی کاتەکە لە بینی هەردوو حزبەکە باسی ئەستحقاقاتی وەزیفی مەناسب کراوە لە بەغدا. بەداخەوە پرۆژەی هاوبەش ئەبێ چی بیایە؟ ئەمە ئەبێ لە مەراکزی فکر لە کوردستان لە تینگتانکەکان باس بکرایە، ئەبێت چەند جەلسەیەک بکرایە لەسەری لە ئەعلام لە چەند شوێنێک کە کورد دەبێت داوای چی بکرا. ئەمە نەکرا بەس بە کورتی، یعنی ئەڵێم کورد ئینجارە ئەبێت چی جیاواز بێ، ئەبێت ناڵێن ئایا واکەنیانە. یەکێک لەوانە کە باسی شەراکەتەکەن لە حکوم، شەراکەت تەطبیق نابێ ئەگە کورد لە بەغدا هەموو ئەو ڕۆڵەی نەبێ لە ئیدارەی حکوومەت لە بەغدا. بۆ نمونە عێراق وڵاتێکی فیدرالیە، ئەبێ لجنەی ئەقالیم هەبێ لە عێراق، ئەمە شتێکە لە دەستور ئەلەوێدا تو حکومەکەی. ئێستا حکوومەتی عێراق لێ ئێمە سوپای فیدرالیە نێرین، بەڵام کە تو سوپای فیدرالیە نێری هەموو سوپایەکە ئایدی میلیشیای شیعەیە، ئەوەی کەی سوپایەکی عێراقیە. نسبەتی کورد لە کاتێ ئەمریکیەکان لە عێراق بوون لە سوپای کووردا لە سوپای عێراقا 27 بوو، ئێستا 5 نییە. سەرۆکی هێزە ئاسمانیەکانی عێراق کورد بوو، ئەوە نییە. سەرۆکی ئەرکانی سوپای عێراق کورد بوو، ئەوە نییە. ئێستا وە زۆر شت وەزیری دەرەوەمان ئەمە 4 ساڵە کووردە، بەڵام لە 90 ستافی وزارەتی دەرەوە غەیری کووردە. لەبەرەوە یعنی بەڕاستی دوایی شتێکەیە ئێمە ئینجارە کە ماڵی شیعە لە پەرتەوازەدایە ئێمە بێت داوا بکەین ئەمە لە پرۆگرامی حکوومەت بێت کە ئەو حکوومەتەی تەشکیلە کرێ چۆن مادەی 140 جێبەجێ ئەکرێ. بەداخەوە بەشێکی زۆری ئەطرافی شیعە لەوانش سەدرش لە چەند جارێک گوێم لێ بووە بەڕاستی دژی فیدرالیەتە لە عێراق و مادەی 140 هەم تەرەفی شیعی هەم تەرەفی سونی بە مادەیەکی بەسەراچوو دەزانن. یعنی من ئەڵێم
ئەبێ پرۆژەی کوردی ئەمانە بێ و ئەبێ داوا بکەن ئەمە لە بەرنامەی حکوومەت بێ و ئەبێ داوای میکانزم بکەن ئەمە لە بەرنامە مامۆستا یەک نقطەیەکی ترەمەوێ بڵێم لێرە ئێستا هەردوو لە باسی قووا ئێستا لەبەرەوەی داعش چالاکتر بووە ئیشی مەترسیدارەکە لەو جێگانەی کێشە کوردستانە لەسەر کوردستانیە با بڵێن کێشە لەسەرەکان ئەلەوێدا ئێستا باسی قوواتی مشتەرەکەکەن بەڵام چی ئەڵێن ئەڵێن با چەند نیوایەکی کوردی بێ ئەبێ بەشێ بێ لە قوواتی عێراقی وەلە کەرکوک لە سەلاحەدین ئەبێ بە ئومرەتی قائیدی قوواتی مشتەرەکە یعنی لەیرێمە هیچمان نەکرد پێشمەرگە ئەبێتە بەشێ لەژێر کۆنتترۆلی میلیشیاوین یعنی ئەمە بەڕای من ئەبێ کورد لە ئەزمموی ڕابردوو سوود وەرگێ ئەمجارە داوای چەند شتێ پرۆگرامیەتەکان ئەزمونێکی وا هەیە کە منی سەیری بکرێ یان مەبەست ئەزمونە خراپەکەیە وەڵا ئەزمونونەکە خراپەکەیە هەروەکو سە باشم کرد مامۆستا حەکیم باسم کرد ینی سەر کۆمار ڕۆڵی خۆی نەبینیوە هەڵەکانی پارتی زۆر زار لە کێشەکان و دواییش بەڵێ ئەزمونێکی ترەیە مەثەن لە 2010 تشکیلی حکوومەتی مالکی دووەم کرا 12 نقطه بوو لە پرۆگرامەکە یەکێک لەوانە جێبەجێکردنی مادەی 140 بەڵام ئەو مادەیە جێبەجێ نەکرا بەڵێ مالکی وتی کورد دەنگم بدەنێ منەوەیکە بەس دوای هیچ میکانزمێکی بۆ نەرە مالکی لە دووەم لەبەرەوە ئەمریکیەکان دەرچبوون هەر ئیلغای ئەو لە جنێشی کرد کوردی هیچی دەست نەکەوت لەبەرەوە کورد پێویستی بە فەنی دیبلۆماسیەتە بە کاچێ بە دیبلۆماسیێکی کارا و ئەو ئەزمونانەی کە هەبووە لە ڕابردوو ئێمە مادەی 140مانەیە مامۆستا حەکیم ئێمە لە حەلەقەیەکی پێشوو باسمان کرد مادەی 140 لە دەستور کە باسمان کرد کورد لەو پەڕیهێزی بوو نەیتوانی بە طریقەیەکی با بڵێن کارا لە دەستورە میکانیزمی بۆ دانەنە مەثەلەن ئەطرافی عێراقی ئەڵێن ئەمما دەیەبێت لە دوای 2007 جێبەجێکرا مادام جێبەجێ نەکرا ئەوە مادەیەکی بەسەرچووە ئەکسپایرە باشە بۆچی کورد فکرەوەی نەکرد مادەیە دابنێ یان بەندێک دابنێک لە ناو ئەو مادەیە ئەگەر حکوومەتی مەرکەزی ئەوەی نەکرد ئێمە چێکەین من هیوادارم ئەم جارەکەوە بدی کورد وەکو مامۆستا عەبدولعەزیز ئەڵێ بە پرۆژەیەکی هاوبەشەچن من زۆر بە گومانم لەوە هیوادارم ئەم جارە باشتر بێت سپاسمونیان پرۆژە هاوبەشەکە هەر پۆستی تێدایە خود هیچ کارنامەی حکوومەتی تێدایە پارتی ویکێتی کارنامەی حکوومەتیان بەلاوە گرنگە چووکە لە ڕابردووش بڵێن لە سەرەرەکە قسەی جوان هەبوو وەز لە واقع تێبەجێ نەکراوە ئەوەی کە پەیوەندی بە پرۆژە هاوبەشەکەەوە هەیە ئەو خاڵە سەرەکییانە یەکە مەجلیسی ئیتیحادی کە تاوەکو ئێستا پێویست بوو بە پێی دەستور دروست بکرێت دروست نەکراوە کاوە ئەو ئەنجومەنی ئیتیحادیە هەموو ئەو گرفتانەی بە تایبەت لە ڕووی یاساییەوە ئێستا هەموو وڵاتە ئیتیحادیەکان وڵاتە فدرالیەکان ئەو مەجلسیانە هەیە بێ لە پەرلەمان مەجلسێکی ئیتیحادیان هەیە بەڵام ئێمە لەبەر ئەوەی تەنیا هەرێمی کوردستانە یعنی چەند هەرێمێک نییە بۆ ئەوەی ئەو مەجلسە نوێنەرایەتەکەی بۆ فەسڵی کێشەکانە لە ڕووی با بڵێم نێوان مەرکەز و هەرێم ئەو کێشانەی ئەو ئستحقاقاتانەی کە هەیە لەکوێ لا ئەدا لەکوێ زیادە ڕوا لەکوێ ئەوە بێ لە ڕووی شەراکەتەوە لە هەموو ڕوویەکەوە کە پەیوەندی بە هەرێمەکانەوە هەیە بەڵام ئێستا ئێمە ئەو مەجلسە تاوەکو ئێستا بە پێی دەستور کە ئەبوای دروست بکرای دروست نەکراوە خاڵێکی سەرەکیە دروست بکرێ دووەم مادەی 140 بە پێی بڕیاری محکەمەی ئیتیحادی پار کە با بڵێم چەند ئەندام پەرلەمانێک ئەوەیان داوای تەفسیریان کردووە محکەمەی ئیتیحادی وتی ئەو مادەیە بە عەرەبیڵێن سارەی المەفعولی ئەو مادەیە تاوەکو ئێستا ماوە و پێویستە جێبەجێ بکرێ ئەوە خاڵێکی گرنگە کە ئێستا ناوچەدا بڕاوەکان وەکو مامۆستا وتی بەسەر نەچووە بۆکو دکتۆر وتی ئێستا بەدەستێوە ناڵێن بەڵێ دادگای فدرالی وتی بەسەر نەچووەوە ئەبێ ئەو مادەیەت ڕاستە لە پەرلەمانی عێراقا لە دەورەی 3 و دەورەی 4 ئەو لوجانە هەڵگیرا بوو لوژنەکەیشی نەمابوو وەکو لوجانی پەرلەمانی بەڵێ نەمابوو بەڵام ئێستا لەم دەورەیە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی ئەو پرۆژە هاوبەشەیە دوای دەبوو لە 2007 ئەو مادەی 140 جێبەجێ کرابەیە دوای ئەو زیاتر لە 13 ساڵ
دوایەوە جێبەجێ دەکرێت کە ئێستا ڕەنگە لە سەدا دەشی جێبەجێنەوە بێ قۆناغەکانی من پێم وایە یەکێ لە هەرە کێشە سەرەکیەکانی نێوان هەرێم و بەغا ئەوە ئەبێ چکە ئەگەر ئەو سنوورە دیاری بکرێ بۆ هەرێم ئیتر ئەو کێشە و گرفتانە نامێنێ بە تەواوی من پێم وایە بەشێکی ئەوەیە بەشێکی تریشی تەمان هەر لەو پرۆژەیە پەیوەندی بە پرۆژەی نەوتوغازەوە هەیە کا بێ و پرۆژە لە بەغاوەکو ببێتە یاسا و ئەو کێشانەی لە نێوان هەرێم و بەغا ئەوەی نەوت هەیە ئەوانە لە ڕێی یاساوە بنبر بکرێ وەک ئەوەی کە دکتۆریش باسی کرد مەسەلەی تەوازنە شەراکەت بە تەوازن ئەکرێ بە زۆرێک لە ینی ئەگەر بڵین دوو لە ڕووجەنەوە دوڕووینی ئێستا بنم لە هەرێم شەراکەتنی لە حکومڕانی ئەوان داوای شەراکەت لە بەغداد دەکەن نابێت سەرەتا لە ناوخۆ داوای شەراکەت و هاوسەنگی هەبێ اینجا لە ئەوە بابەتێکی ترە من وەکو استحقاقی کوردستانی قسەکەمەوە ئێستا دێمە سەری لەسەرەوەش قسەکەین ئەوەی من مەبەستمە ئەو خاڵی تری تایە کە خاڵی تەوازنە خاڵی تەوازن ئەوەی کە دکتۆر باسی کرد سەرۆکی هێرکانی نێمە ئین کورد بوو استحقاقی کورد بوو نەماوە قایدی قوی جەوی و دەیان پۆستی تر لەو بابەتانە هەبوو داوارکەم تەرخەمێکە لە خۆمانەوە لەبەرەوەی تۆ ئەبێ کاتێک شەریک ئەبی بە پێی استحقاقاتی خۆت بە پێی دەنگەکانی شت بە پێی بوونت لە چوارچێوەی وڵاتێکی فدرالی ئەبێ ڕۆڵت هەبێ لە بڕیاردانیش ڕۆڵ لە بڕیاردان ئەبێ پێشتر لوژنەی تەوازن هەبوو لوژنەی تەوازن هۆشیار زێباری سەرۆکی لوژنەکە بوو بەڵام عەفوەن مەرحوم دکتۆر ڕۆژنووری شاوەی سەرۆکی لوژنەکە بوو دوای ئەو لوژنەیەش وەکو خۆی هەڵوەشایەوە و نەماوە تاوەکو ئێستا ئەبێ ئەمانە جارێتتر زنوو بکرێنەوە و ئیتر ئەوە چکە لە کاتێکای ماڵین باسی پرۆژی نەوتوغازەکەین مەسەلەی بودجەی چارەسەرەکا بە تەواوەت سپاسەکەم ناوبڕێکمە دەگەڕم وڵات بەڵام بینەرانی بەڕێز ناوبڕێک کورت و دەگەڕین وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک عەبدولعەزیز پێش ناوبڕەکە باسی شەراکەتمان کرد لە نێوان ئەوەی کە بۆ بەغداد داوای دەکەم بۆچی لە کوردستانیشە جێبەجێ ناکرێت بڵێن تاگرەوی هەیە لە حکومڕانی بۆی هاوسەنگی نییە ڕاستە زۆر ڕاستە ئێمەش ناڕازین لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە بە پێی استحقاقی انتخابیش تا ڕادەیەک ئەو تەوازنە نییە دەکرێت لە کوردستانیش ئەو ینی با بڵێم ئەو تەوازنە هەبێ و چاکسازی باشتر بکرێ و ڕێکەوتنی باشتر لە نێوان لایەنە سیاسەکان بکرێ چکە چەند تۆ وەکو هەرێم زیاتر خزمەت گوزاریەکانت باشتر بێ بەرامبەر بە خەڵ گرفتت نەبێ و جەماوەر ڕازی بێ لە دەسڵات
ئەوەندە تۆ بەهێز ئەبی بۆ ئەوەی ئەو استحقاقانەی کە لە بەغاشەیە دەستت کەوێ. ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە حەزم کرد بچمە سەر ئەو کێشەیە کە ئێمە وەکو کورد مامەڵە لەگەڵ کۆمەڵێک ئەحزابی خاوەن دەسڵاتەکەین لە عێراقا کە بڕواین بە دموکراتی نییە. ئێمە داواکار لە ناوخۆی کوردستانیش هێزەکان بڕوان بە دموکراسی هەیە. ئەو ینی تا ڕادەیەک لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئەڵێم لە ڕووی مامەڵەوە ناڵێم لە ڕووی ئایدۆلۆژیەوە هێزانەی لە کوردستانەکە گرنگتر نییە. من پێم وایە لە ڕووی مامەڵەوە ئێمە کولتوری دیموکراسیمان جارێک بە تەواوی پیادە نەکردەوە بەڕاستی. ینی ئەبێ با بڵێم کەلێنی زۆر هەیە لە بواری مامەڵەکردن لەگەڵ زەمین هێزی چەکدارەوە لە ڕووی دادگا پەرلەمانەوە لە هەموو ڕوویەکەوە پێویستمان بە چاکسازیەکی نەوعی هەیە و پێویستمان بەوە هەیە هەر نەبێ بە پێی ئەو مەبادەئانەی کە قسەی لەسەرەکەین بە پێی ئەوە ئێمە ڕەفتارەکانمان بکەین. ئەوە سپاس دەکەم. دکتۆر بگەڕێمە لای بەڕێز سەبارەت بە سیناریۆکانی پێکێنانی حکوومەت ئێمە لە بەردەم چەند سیناریۆدان سەدر بە تەنها حکوومەت پێکدێنێ کورد چۆن بەشداریەکە سونەکان سیناریۆ چاوەڕوان کراوەکە چییە بە بۆچوونی بەڕێزێ؟ بەڵێ وەکو دیارە سیناریۆی یەکەم سەدر دایەتی پێیان بە با بڵێن هاوپەیمانی تەنسیقی ئیتاری تەنسیقی داوە ئەو شەوەیە ئێمە حکوومەتێکی ئەکثەریە تەشکیلەکەین ئێوە بچنە معارەضە. دووەم ئەگەر ئێوە ئەوە قبول ناکەن بەڵێ ئێمە حکوومەتێکی زۆرینەت هینەکەین دامەزرێنی. بەڵام لەو حکوومەتە زۆرینە ئەبێ دەستگا ڕئیسەکانی دەوڵەت دام و دەستگا ڕئیسەکانی وزارەتە سیادیەکان ئەبێ بەدەستی ئەوە بێ کە استحقاقی انتخابی زیاترە ئەوش ئێمەی لێرەدا طبعا لەژێر فشاری ئێران سەدرش ناتوانێەوە تەجاولکە مەجبورە بێ ئەو لایەنانەی کەوا نێزکن لە ئێران بەشێکیان بێنێتە ناو حکوومەتەوە. ئەم سیناریۆیە تەنها سیناریۆیەکی واقعیە کە بۆ دامەزراندنی حکوومەت. لێرەدا بەعزە محللینی عێراقی ئەمڕۆ کە سێرمە کرد لە دوێنە ئەمڕۆ لە ئەعلامی عێراقی باسی ئەوە کرێ پێی ئەچێ سەدر قبولی کردبووە حتا بە خەزعەلی کە لە وەختیا پێیەکی خۆی بوو ئستجابوەتەوە و حتا هادی عامری قبولەکە. بەڵام ئەمڕۆ بۆ نمونە لە نەجەف کۆبوونەوەیەک هەبوو ئەبێ بکرایە سەدر وەکو پێشوو وتی نابێ مالیکی تیا بێ لەبەرەوە کە زانی مالیکیتیایە هەستا ئەو کۆبنەی ئیلغا کرد. لەبەرەوە بۆچی لەگەڵ مالیکیە مێژوویەکی خوێناوی هەیە لە بینی جەیشی مادی کە ئەو کاتە لە 2009 جەولەی پێیانەوت سەوڵەت الفورسان یەکەم و دووەم کە کەسێکی زۆر لە پیاوەکانی سەدر کوژران لە بەسرا و لە بەغدا و زۆریانش لە بەندیخانە بوون. لەبەرەوە ئەو خوێنە هەیە. شتێکی ترشێ ئال سەدر خۆیان بە مەرجعی عێراق ئەزانن حزب داعوا و مەرجعیەتەکانیان بە عێراقیکی تەواو نابینن. ئەمەش نقطەیەکی ترە. بەڵام پێی ئەچێت ئەو حکوومەتەی کە تەشکیل ئەکرێت لەم ڕۆژانە بێ دوای دانانی سەرۆک کۆمار ئەو حکوومەتە ئەغلەبیە بێت کەوا ئاماژەم پێی کرد. لە کێ حکوومەتە زۆرینەیە تایە بێت حکوومەی زۆرینەیە. طبعاً مالکی بەڵێ مالکی جاران ئەیوت نابێ ئەبێ ئێمە حکوومەی زۆری نەبێن بەس ئیستا لە بەرژەوەندی خۆی نییە ئەڵێنا ئەبێ حکوومەی تەوافقی بێ. بەڵام ئەو سیناریۆیە دیارە سیناریۆیەکی زۆر بەهێزە ئەوەش پێچێ ئێرانش لەم بارودۆخەی ئیستادا وەکو دیارە قبوڵەکە بەوشتە بە شەرتێک قوواتی حەشدی شعبی مەعاشیان و تەشکیلاتیان وەکو خۆی بمێنێ. بەڵام ئێران ئەوەش بابەتێکی ترە ئینشاڵڵا دوایی باسەکەین فاکتەرە دەرێکیەکان. بەڵام کورد مامۆستا ئەبێ خۆی سەرکردایەتی کورد
و کورد وەکو هەرێم وەکو کیان وەکو ملت ئەبێ ئێمە خۆمان ئامادە بکەین عێراق حتا لە دوای دامەزراندنی حکوومەت بەرەو ناسەقامگیری ئەڕوات سەقامگیریەکی زۆر کاتیە بێ چونکە میلیشیای شیعە سەر بە ئێران احتیمالە ئەگەر بێت مفاوەزاتی ڤیەنا کە دەبێت مفاوەزاتی نەوەوی ئێران و ئەمریکا بەرەو سەرکەوتن نەڕوات ئێران ئەو میلیشیانە بەکار بێنێ بۆ لێدانی ئەو تەرەفانەی بە تایبەتی ئەو حکوومەتەی کەوا ئەگە لە ژێر دەسەڵاتی یان نفودی خۆی نەبێ لە بەغدا لەوانە بدا لەبەرەوە ئەمە ئەبێتە فاکتەرێکی بڵێن بۆ نەسەقامگیری دوای دامەزرانی حکوومەت فاکتەرێکی ترشەیە میلیشیای شیعە هەمووی چەکدارن و خلافاتێکی زۆرەیە لە بینیان و وەکو زۆربەی توندڕەوەکان چی تۆندڕەوی جیهادی ئیسلامیان توندڕەوی مارکسی چەپی یان ئەم توندڕەوانەی لە ناو شیعەن ئەمانە ئەم توندڕەوانە کە چەکیانە بێ هەر خۆیان بەڕاست ئەزانن لەبەرەوە ئەگەرێکی زۆرەیە لە بوونی ئەو زۆرە چەکە لە یەکتری بدەن لەبەرەوە هەرێمە بێ خۆی حازرکە بۆ ئەو ئەگەرە کە ئەگەرێکی ناسەقامگیری لە عێراقێکی زۆر نزیکدا. بەڵێ سوپاس دەکەم دکتۆر ئەگەڕێم وڵات کاک عەبدولعەزیز سەبارەت بە سەدریەکان دکتۆر بڕواوەیە کە حکوومەتێکی زۆرینە لەدایک دەبێت پێ دوای ئەو سیناریۆ بەهێزەکەیە یاخود ئەگەر زۆری نەبێت لە کێپێک دێ و سەدریەکانیش ئایا تێڕوانینێکی بۆ خەڵکی بۆ فیدراڵێت بۆ هەرێمی کوردستان بۆ پێشمەرگە تێڕوانینەکەیان چۆنە؟ ئەگەر وەکو تێڕوانین بڵێ ئەوان بڕواین بەوەیە کە حکوومەتێکی یەک ڕەنگ و یەکلایەنە بێ وەکو خۆیان چکە ئەو ئێستا سەدرەکان بە تایبەت تیاری سەدری هەموو ئەو لای سیاسەکانی عێراق بەو شێوەیە ناسراون کە ئەوان زۆربەی لایەنە با بڵێم ئەوانەی پێشتر بە ناوی وەتەنیەتەوە لایەنە بەعسیەکان و ئەو خەڵکانەی کە زیاتر با بڵێم قەومین و بێلەوە شیعە قەومەکان و شیعە بەعسیەکان و ئەوانە زیاتر وەکو هێزی سەرەکی ئەوانە بێلەوە خەڵکە فەقیر و خەڵکە هەژارەکەی سەرجادە کە ئەوانیش هێزێکن تا ئێستا سەدەستوانیەتی ئەوە تێکەڵەیەکە بڵێ لە بڵێن شیعینەتەوەیی بەعسیەکان هەژارەکان ئەوەی کە بەڵێ بەپێ ئەو زروفە بارودۆخی کاتوە بەس تێڕوانیەکان بۆ کوردستان بۆ چکە پێشتر سەدر پێشمەرگە بێ قەناعەتیان نییە بە هیچ شێوەیە بڕوایان بە فیدراڵێتی نییە بڕوایان نییە بە فدرالیەت و قەناعەتیشیان نییە بە وستحقاقانەی کە ئێمە هەمانە هەمووی جێبەجێ بێوان وڵاتێکیانەوێ عێراقێکی پێش سەدام بەڵام بەبێ سەدام یعنی حقیقت بەو شێوەیە نظری من لەگەڵ شوێنی سەدام بەبێ سەدام بەڵام تۆزێ ئەهوانتر لە ناتوانێت دیکتاتۆریەتیش حتمما وڵاتێکی وایەنەوێ ئەوان ئەیانەوێ بۆ تەنیەت بۆ ئازانن چۆن لایەنە کوردەکان لەگەڵان ڕێک دەکەون لێ تێگەشتن نەبێت کە هەنی ڕوویایکی ڕوونیان نەبووی بۆ فیدراڵیەت بۆ پێشمەرگە بۆ مەسەلەی نەوت ئەوان ئێستا لە ظاهر ئەڵێن بە ڕووکەش ئەڵێن چکە ئێستا پێویستیان بە کورد هەیە پێویستیان بە سونە هەیە پێویستیان ئەڵێن ئەمری واقعا بەو شێوەیە بەڵام لە نەتیجە ئەگەر دەستیان داربگرێ و بەهێز بن و بە قووەت بن حساب بۆ شتانە ناکەن چکە ئەوان بەبەرەی خۆیان تەنانەت بەبەرەی حوزنی عەرەبی شەزانن لە ڕادەیەک لە ڕوو قەومێکەوە ینی بۆیە دژایەتی ئێرانەکەن لە ڕووی مەرجعیەتیشەوە وەکو شیعە خۆیان بە مەرجعی عێراق ئەزانن يعني هم مرجعي سياسيان بردو هم مرجعي روحي عراقيان بردو يعني مرجعي سياسي بو عراق اقرينو بو خويان مرجعي روحي شيعة اقرينو بو نجف بو خويان ومرجعيتي وطنيات اقرينو بو خويان كلا بحثي كانوا قومي كانوا اوانا فيك ديت بلام امانه هموينين يعني اما حسابه بكين كأم هلم هالبجاردنا دركوت ام هالبجاردنا در انجامي كيشو گرفتي زور گوربو ازميكي زور باڵێم قەیرانێکی زۆر گەورە ڕوویدا و خەڵکی لە عێراقا زۆرینەی ئەوانەی جنوب بە تایبەت لە ناسریە و لە خۆپیشاندانانی تشرین لەو کەسانە بوون کە داوایانە کرد ئێمە نیشتمانمان لەدەستداوە یعنی دش بە ئێران بوون با بڵێم کورتەکەی و هەرچی وەکو ئەوەی وتم باسی و وەتەنی و قەومی و ئەوانە هەر هەمووی لە دەوریان کۆبووەوە ئێستا ئەوان زۆرینەیانیش بەشدار نەبوونە لە هەڵبژاردن بۆ ئەوەی کە بەشداریش بووە زۆرترن لەوەی کە سەدرەکان بەڵام هەیمەنە ئەو هەیمەنە چێسە لە کوی 329 کورسی پەرلەمانی عێراق
73 کورسیانێناوە ئەوە تەکتیکی هەڵبژاردن بووەوان ئەو هەیمەنەی کە هەیەە خۆ تۆ جادەیان بەدەستە هێزێکی با بڵێم من پێڵێم هێزێکی شمولین یەک قسە دەربچێت لە سید مقتەدا سەدرەوە هەمووی تەنفیزی ئەکا بە بەیەک و دوو یعنی ئیتر پێویست ناکە هەر لەحزەیەک بێوێ جادە سوڕێنێ تاوەکو ئەم لەحزەیە وایە بۆیە ئەو هەیمەنەیە تا ئێستا بەدەستی ئەوە وەکو لایەنەکانی تر نییە منیش وەکو دکتۆر بە هەمان شێوە هەمان قەناعەتم هەیە کە ئەگەر ئێستاش تا ڕادەیەک حکوومەتێکی تەشکیل بێ ئەو حکوومەتە بە ناوی ئەغلەبیەشەوە تەشکیل بێ ئەگەر ئێستا ئێرانیش موافق بێ لەو کاتە لایەنەکانی سەر بە ئێران موافق بن بەڵام لە نەتیجە تەمەنی کورتە بێ و بە هەمان کاتیش لە هەمان کاتە من پێم وانە لە عێراق سەقامگیری ڕوئەدا بەو هێزانەی کە ئێستا هەیە و بەو باوگراوندەی ئەو هێزانە کە هەیەە بەزوکو حکوومەتی زۆرینە کێ تێدا بەشدار دەبێت بەزماریکی لێ دەردەکرێت پێم وایە ئەوەی کە مەبەستی سەدرە ئەوەیە کە مالکی دەربکرێ ئێستا لەم قۆناغا کۆنەقینە کە لە 2010 بڵین پێم وانە شەڕی جەماوەرەکەی شەڕی ئەو جەماوەرەیە شەڕی ئەو جەماوەرەیە کە ئێستا با بڵێم تیاری سەدری هەیەی چکە ئەو جەماوەرە لە دەسەدا ئەگەر بێت و لەگەڵ مالکیان ڕێکەوێ و ئەگەر بێت و لەگەڵ هەندێک لایەنی تریشان ڕێکەوێت لە با بڵێم لەوانەی کە لە خۆپشاندانەکانی تشرینا خەڵکیان کوشتووە ئەی بەنسبەت سوونەکانەوە بەڕێز پێشتر هاوشاری محەممەد حەلبوسی و لەوانەیە لەو ڕۆژانەشدا پەیوەندیتان هەبوو بێ پێوەنی تەلەفۆن لەگەڵ محەممەد حەلبوسی سەرۆکیەوە پەیمانی تەقەدوم ئەوان چۆن بەشداریەکەن دیارە پێگەیان چۆنە من پێم وایە ئەم هەڵبژاردنە پێگەی سونەی باشتر یەک خست و تاوەکو ئێستا ئەوان ڕۆیان وازەحترە ڕۆیان وازەحترە بۆ ئەوەی مەکەونی سونە لە دوای ئەوەی با بڵێم بە قسەی خۆیان شارەکانیان ڕووخات تووشی کارەسات بوون لە شەڕی داعشا و پەرتەوازە بوون ئێستا زیاتر ئەوانیش بە پرۆژەیەکی هاوبەش لەسەری ڕێکەوتون خۆیان و پێم وایە بەیەکەوە یەک کوت لە ئەبن بەڵام لە تەفاهماتیشە تەقەدم تەفاهمی هەیە لەگەڵ سەدرەکانە بەو پێی کە بتوانێت لەبەر ئەوەی عەزم تەفاهم هەیە لەگەڵ ئیتاری تەنسیقیە تەقەدم بتوانێت دەرەچەیەک دەرگایەک بکاتەوە لە بینی ئیتاری تەنسیقی و لە بینی تیاری سەد. سپاس دەکەم کاکتۆر کاتمان کەمەوە بەس بە کورتی بەنسبەت کوردەوە ئێستا لەگەڵ سەدرەکان هاوپەیمانتی بکە کە کاک عەبدوڵعەزیز باسی کرد کە بڕۆیان بە فێدراڵیت و بە مەسەلەی پێشمەرگە و هەتا ڕەنگە ئابووری سەربەخۆش نەبێت یاخود کورد چی بکە ینی هیچی دەست دەکەوێت لەگەڵ سەدرەکان؟ بەڵێ یعنی بەڕاستی من باسی سیناریۆ مەترسیەکانم کرد بەڵام سیناریۆیەکە خۆی تشکیل حکوومەت لەگەڵ سەدرا هەرچەندە کورد هیچ بەدیلێکی تری نییە بەداخەوە هەر ئەوە مەترسیدارە بۆچی کەسایەتی سەدر وەکو بە ئینگلیزی پێڵێن زێبەقیە بە عەرەبیڵێن مێرکری بە ئینگلیزی کە جێگیر نییە کورد ئەزمموی هەیە لەگەڵیان لە 2012 مالیکی زۆر بەرامبەر کورد یەکێک لەوانە موچەی بڕی پارەی سەحقاقاتی هەرێمی بڕی کاک مەسعود سەدری بینی اتفاقیان کرد وەکو بڵێ باوەڕی لێ سەحب بکەن سەحب ثقە بکەن لە پەرلەمان سەدر گەڕاوە دوای ئەو اتفاقە کاک مەسعودی خستە ئەو پێشەوە بەڵام خۆی دوایی پاشەکشەی کرد و سەدر مواقفی تری زۆرشی هەیە کەوا جێگیر نییە ئاراکانی خۆی گۆڕێ دووەم شتێک شەیە سەدر هەر وەکو مامۆستا عەزیز شوتی منش جەختەکەمە سەری سەدر زۆر تەسریحاتی هەیە وەکو هەموو لایەنە شیعەکان فدرالیەت بە دابەشکردنی عێراق ئەزانێ دیموکراسیەت بەشێک نییە لە کولتوری ئەو اینجا جارێکی تر شتی تر شەڵێم کە بەنسبەتی سەدر ئەگەر وەکو ئەگەر بێت سەدر لە دوا ڕۆژە بەو هێزە ئەوی نەیە بێ مەثەلەن ئیمام خومەینی لە 1970 کە شەڕی دژی دیموکرات ئەعلان کرد تقریباً فتوای داوتی کورد کافرن بە سەدەها هەزار پاسدار هاتن بەرەو کوردستانی ڕۆژهەڵات ئەمڕۆ ئەگەر سەدر هێزیە بێ حکوومەت بەقوت بێ فتوا ئەدا بۆ لە هەڵگرتنی ئەو هەرێمە کە لە کوردستان هەیە لەبەرەوە کورد بەڕاستی ئەبێ لەم زوروفەدا
ئەوە ئاخر پرسیار وەڵامی پرسیارەکەتە ئەوش ئەوەیە ئەبێ کورد لەم بارودۆخەدا چەند شتێ بکە یەکەم ماڵی خۆی هەر بەڕاستی بە زیاتر پێهێزی پێشمەرگە و ئاسایی شۆمانە یەک بکاتەوە مواقفی سیاسی یەک بێ چاکسازیەکی جددی لە ناو واقعی هەرێمی کوردستان بکە ئەو ئاشتەوایە بێ لە بین ملەتی کورد و دەسەڵاتەکەیە بێ بەڕاستی زۆر شتەیە پێویستی بەکارە ئێمە بەرەو با بڵێن ئاراستەیەکی زۆر نادیار زۆر ترسناکە ڕۆی هەرێمدا خاصەتەن کە ئیدارەی بایدنش وەکو دیارە ئەڵێ بەرەو یعنی عێراق و ڕۆژهەڵاتی ناوڕاست لە ئەولەویاتی نییە سراعی یۆرۆئاسیایەیە لەگەڵ سین و ئەوانە لەبەرەوە بەڕاستی کورد بەرەو مەترسیەکی گەورە ڕوە ئایا ئامادەیە بۆ ئەو ئەگەرانەی کە ڕۆدا من ئەبینم بەداخەوە پێویستمان بە زۆر شتەیە بیکەین. سپاس دەکەم سپاس بۆ بەڕێزان دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ هۆزیر و لێکۆڵینەوەی استراتیژی لە هەولێرەوە هەروە عەبدولعەزیز حەسەن ئەندامی پێشوو پەرلەمانی عێراق سپاستان دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ دەستان خۆش ئوستازیان